كان هەوڵێم کورتە ڤیددیۆیەک دروستکەم. یەکەم ڤیددیۆمان لەسەر یونگ بوو وە تیۆریەکانی بە تایبەتی تیۆری ئارکەتایپ. هەڵبەتە ڤیددیۆکەمان لەسەر داوای ستافی زانستی بیرروڕا کرد و ئەو بەڕێزانە دووبارە داوایان لێکردمەوە ئەم کایان ڤیددیۆ بکەم لەسەر جۆردن پیترسن و دیدگای ئەو بۆ ئاین. و ئەوەی سەرەتا پێویستە بیزانینەوەی کە جۆردن پیترسن سایکۆلۆجستێکی کەنەدیە، یانی دەروناسێکی کەنەدی کەنەدیە و لە زانکۆکانی هارڤرد و تۆرانتۆ دەرسی وتۆتەوە و محازەڕۆشتی هەیە. و سەرەتای بەناوبانگبوونی ئەم کابرایە لە ساڵی 2016 بوو لە دوای ئەوەی کە یاسایەک دەرکرا لە کەنەدا بە ناوی بیل C16 و ئەم دژی وەستایەوانە و ئامادە نەبوو جێبەجێکە. و بەو هۆکارەوانێ تەرکیزێکی زۆری میدیا کەوتە سەری و زۆر بە جوانی توانی ینی گفتار بکارە تەلەڤیزۆنەکانەوە. بەمەش خەڵک پێی معجیب بوو وای کرد زیاتر بە کارەکانی ئاشنابێ، بە تایبەتی چانەڵی یوتیوبەکەی کە هەموو محازەڕەکانی خۆی لەوێ بوونی هەیە و فانێ و جمهورێکی زۆری بۆ خۆی کۆ کردەوانێ و فکرەکانی ئەتوانین بڵین تەسیرێکی گەورەی هەبوو بۆ کۆمەلگای ڕۆژئاوا، هەرچەندە بۆ شێوەی نەبوو بۆ کۆمەلگای خۆمان یان کۆمەلگای ڕۆژهەڵاتی، بەڵام وردە ئەوی شتەکانی ئەگات بێمە. کتێبی وابزانم 12 یاسای بۆ ژیانی کراوە بە کوردی و لە کتێبخانەکانی کوردستان بوونی هەیە. جا بۆ یەگەرەتانەوەی زیاتر پێی ئاشنابن کتێبەکەی بخوێننەوە یان سەیری محازەڕەکانی کەنەوەی زمانەکە زانی بەڕای من محازەرەکانی زۆر باشترم. جۆردن پیترسن خۆی قوتابی یونگە، خۆی بە قوتابی یونگە ئەزانێ و فکرەکانی یونگیشە ئەتوانین بڵین بە عامی گەیاندووە، چونکە یونگ کەسێکە ینی قورسە خوێندنەوە شتی هەم کتێبشتەکانی نییە بە زمانی خۆمانیان بە زمانی ئینگلیزیش کەمە و هەم شتەکانیشی ئالۆزن، بۆیە ئەتوانین بڵێن جۆردن پیترسن فکرە و ئالۆزەکانی یونگ و دەروونشیکارەکانی بە خەڵکی گشتی گەیاندووە. و لەم ڕێگایەوانێ ئەتوانین بڵین هەم یونگ هەم جۆردن پیترسن هەوڵی حەلکردنی کێشەیەکیان ئەیە، ئەویش ئەو کێشەیە کە نیچە عەرزی کرد. وەک هەمووتان نەزان لە کۆتاییەکانی سەدەی 19 کە نیچە مردنی خوا ڕائەگەیەنێ ئەوە هینەکەیەتی کۆتەکەیەتی کە تیایدا باس دەواکە کە چۆن زانست و دنیای ماتریاڵستی و ینی کاتێکە مرۆڤ هەموو شتێ بە ماتریاڵستی لەکەیاتەوانێ ئەم شێوازە جیهان بینیە فکرە و فکرەی خوای نێشتووە لە کۆمەلگاکەیە لە شارستانیەتی ڕۆژئاوایە و پێشبینی ئەوەی کرد بەم لەقانی ئەم پایە سەرەکی ئەو پای کە بە کوردی هینی ڕۆژئاوای لەسەر دامەزراوە، شارستانێتی ڕۆژئاوای لەسەر دامەزراوە، بە لەقانی ئەو پایە و نەمانی شارستانیەکە یەکتر ناجێگی دەبێ و یاری ئەکا لە نێوان نایلیزم و پوچگەراییە و لە نێوان پوچگەرایی و توندڕەوی ئایدیۆلۆجیەکان بەت ئایدیۆلۆجی چەپ و ڕاست بە تایبەتی چەپ ئەو لە چەپە ترسا و توانین بڵێنەوە پێشبینیەکی زۆر ڕاست بوو بۆ سەدەی 20م کە نیچە کردی. و یونگ و پیترسن هەردووکیان هەوڵی حەلکردنی ئەم کێشەیانەیە و نیچە خۆی حەلی کێشەکەی بۆ دانابوو کە مرۆڤ خۆی پێویستە ببێتە نیمچە خوایەک و بەها بۆ خۆی دروستکە، بەهاکانی خۆی دروستکات و شوێنیان کەوێ تاکو بتوانێت لەم دایلەمای پوچگەرایی و توندڕەوی ئایدیۆلۆجیانە دەربازی بێ. و لای یونگ و پیترسن دەرون شکاریەکان بەعام ئەم حەلە جێگەی مقنیع نەبوو، چونکە بە جۆرێ تۆ خاوەنی بەها نەخاوەنیش بەڵکو دروستکەری بەهاکانی خۆت نی، چکە وەکو ڤیددیۆی پێشتر باسمان کرد کە چەندین پاڵمەری دیکە هەیە کە خۆمان لێی نائاگەین کە تەسیر لە کردەوەکانمانەکەن و بێگومان لە دروستکردنی بەهاکانمانەکەن.
بەخۆشت تا حەدێ مازانی چونکە ئەگەر تا ئێستا بۆ نمونە دەرسێکت کردبێ ینی بۆ نمونە ئامانجێکت ئەبێ دەرسێ بخوێنی کۆرسێ بخوێنی تا تەواویکی بووی لە داهاتوە بگەیتەوە ئامانجەی خۆتەتەوێ وە بتەوێت سعی لەو کۆرسەیە بکەی کاتێک کە خۆت بە خۆت ئەڵی کاکەم پێویستە سعی لەم دەرسەیە بکەم و تاکو بە ئامانجەکەم بکەم ئەمە لەم حاڵەتەیە تۆ بەهایەکە بۆ خۆت دروست کردو ئەتەوێت شوێنی کەوی بەس کاتێککە ئەگەینە بواری واقع مێشکت هزار ئەم لە ئەولاکە پرش و پڵاوە بێتەوانێت کورە بیرێ بۆ شتیوە ئەنتیکە ڕوا خۆشت گاڵ ینی کاتێک بیری دیەکەیتەوە ئەکەویتە پێکەنی ئەمە معنای ئەوەیە کە تۆ ئەو حەلەی نیچە داینابوو بۆ مرۆڤ هێندە شتێکی واقعیانە نییە بەڵام هەر چەندە حەلەکەی ینی واقعیانە نەبوو بەڵام ئەو کێشەی کە دەستنیشانی کردووە و ئاماژەی پێکردووە بۆ شارستانێتی ڕۆژئاوا 100% بوو و هەردوو یونگ و پیترسن درکیان بەمە کردبوو و یونگ خۆی کۆتێکی هەیە ئەوتانە دامناوە کە باز لەوە ئەکا کە چۆن دنیا بۆ ئینسان گۆڕاوە کە چۆن ئەو دنیای پێشتر پیاوی پێشتر تایە ئەژیا ئەومان ئەو دنیای نییە کە پیاوێکی مۆدێرن تایە ئەژی بۆیە بە کوردی و بە کورتی دانیان بە کێشەکەی نیچایە داناوە بەڵام بەو حەدەنا کە نیچە باسی ئەەکە چونکە یۆنگ وەکووتمان لە ئەفسانەکانە زۆر قوڵ بوو وە شارەزایەکی باشی هەبوو و ئەنالۆجیەکی هێنان لە ئەفسانەی هۆرس و ئۆسایرس و تێتەوە کە خواوەندی میسرەکانن وەوتی خوددا نەمردووە بۆ حەدەی نیچە ڕایسپاردووە ینی ڕایگەیاندووە بەڵکو بە جۆرێک لە بینی مردن و ژیانایە ئەتوانین بڵین لە ئەندەوەردایە لە ژیانی ژێرەوەیە بۆ معلوماتان ینی کاتێک کاڵێن جۆردن پیترسن یاخود یۆنگ هەوڵی حەلکردنی کێشەکەی فرێدریک نیچە ئەیەن بەنەوەیەک نایڵێن کە وەکو باسێک کەسکە بڵێ وەڵا کاکە ئێمە تێگەیشتین و عاقڵین و دنیا دیدەین و بەڵام بەخوا خەڵکی ئاوان بەبێ ئاین مشکیلەن خەتەرن خەڵکە کوژن نا بەونەوە ئەنایڵێن بەڵکو خۆیان لە چەندین شوێنە گرنگ ینی ئەگەرێکی زۆریان نێشتۆتەوانێت بۆ بوونی تەناخوایەکی سوپەرناتشڕڵ و لە زۆر شوێنیشا خۆیان وتیانە باوەڕمان پێیەتی بە تایبەتی جۆردن زیاتر بەم شێوەیە قسەکە کاڵێ I act as God exists ینی من بۆ شێوە خەڵسوکۆتەکەم کە خوابوونی هەیە ینی بە هیچ نەوعێک ئەو شێوازە کلیشەیە نییە کە عەلەساس من عاقڵ مۆزیرەکم و بەڵام خەڵکی عەوام ناتێگەیشتون پێویستیان بە ئاینە بەو شێوازە ئەوان باسی ئاین ناکەن و کاری ئێمەش پێویستە زیندووکردنەوەی ئەو خودایە هێنانە کە یانی گەڕانەوەی ئەو خودایە بۆ دنیای واقعیمان تاکو بتوانین لەم کێشەیە دەربازمان بێ بە جۆرێک بەهاکان بوونیان هەیە تیامانە و ئەبێ بیدۆزینەوە لە ناخی خۆمانم نەخود دروستیەکەی چکە دروستکردنەکەی لە دەستی تۆیان نیە بەڵام دۆزینەوەکە ئەویان ئەتوانی بیکەی جۆردن پیترسنیش قوتابیەکی یۆنگە و وتەکانی ئەوی ئەتوانین بن بە کۆمەلگای بەگشتی عام ناسان ئەو هەوڵەیەتی هەوڵی ئەوەیەتی کە شارستانێتی ڕۆژئاوا بە تایبەتی گەنجەکانی لەو دای لەمایە دەرکە لەو کێشەی نیچە بەڵکو زیاتر هەوڵدانە بۆ گەڕانەوەی بەهاکان و زیندووکردنەوەی بەهاکان چونکە گرنگی هەیە بۆ هەموو تاکێک بە تایبەتی ئەوەی کە خۆی هەمی بە عاقڵترە زانێ
چونکە دەرەنجامی کردەوەکانی ئەو بۆی هەیە تەسیری زیاتری هەبێ و فەوزای زیاتر دروستکە بەبێ ئەو بەهایەنە. بۆیە جۆردن پیترسن لە ناو دەرسەکانیە لە نێو محاضەڕەکانیە هەوڵی ئەوەیەتی کە ئەو بەهایەنەمان پێ بناسێنێتەوانێ و مانای چیرۆکەکانمان بۆ باسکاتەوانێ کە چ تەسیرێکی هەیە بۆ سەر ژیانمان و چۆن لە ژیانی ئێمە ئەو شتانە دووبارە ئەبنەوانێ. ئەمە دەرس و محاضەڕەکانیەتی و من پێشنیارەکەم ینی ئەوەی بەڕاستی وردە ئینگلیزیەکی شەزانێ بڕوا سەیری محاضەڕەکانیکە. شتەکان تۆزە ئالۆزە لە سەرەتایە و زۆری ئەوێت تاکو باسی مۆزوعەکەکە، بەڵام لە ئاخیرەکەیە مقنی ئەدەکا بەڕای من. وامێ لێرەیە کۆتایی پێبێنم چکە نامێ زۆر درێژیکەم وابزانمیترەوە کاتەکەی لەوە زیاتر بوو کە دامان نابوو. دەستخۆشی لامولایەک.